بەڕێز هەموو یەگەڕێتەوە بۆ بێساحبی یعنی بیر ناکرێتەوە بەڕاستی بە ئارزوی خۆی سوپای تورکیا هێنە ناو عێراقەوە ناوەخت ینی سەر ماڵی کوردی ببوورە یعنی بزانێت چەنەها خەڵکیان بریندار کرد کورد ماڵی خەڵکیان وێران کرد لەسەر چی بەس لەبەرەوەی هێزی پەکە لەو ناوەیە و یان لەو مەتیقانەیە بوونی هەیە شێی هێنێ دیارەکەی هێنێ بەڕاستی گوێی لێخەوە ئەوانیش وانە یاننا لەبەرەوەی بەرژەوەندەکانی حکوومەتی هەرێم لەگەڵەوەی لەگەڵ تورکیا ڕێک وایە ئەی چۆن کاک بەتەکیت ئەویش گوێ لێ خەواندوو ئەو ئەویش بە ئارەزوی خۆی سنوورەکانە بەزێن و خەڵکی کورد ئاوا لێ کاکە بینیمان هەمومان ڕوون واشکرا کە ئێستا کوردستان چی لێ بەسەرهاتووە لەبەرەوەی کوردستان بەرە لاییە کەس بە کەس نییە ئەنی هەرچی هەرزی هەمووی خەریکی بازرگانی و دەوڵەمەندکردن خەمی ئەو وڵاتان نییە بڕۆ ڕۆژانە لە کورتەک لە بادینان لەوێ بە تاری تورکی ڕز و باغی خەڵک هەموو وێران دەبێ و شەید دەبێ ئەوە لە پێناوی چی هەمووی خۆیان فرۆشتە یەک بە ئێران یەک بە تورکیا یەک پاڕی داوەتە ولای یەک پارێ داتە ولای ئەو دەڵێ وا بکەم دەم خواوی لە دەم خواکەواتە هەمویان بە کرێگیراون بەڕاستی کوردستان فرۆشراوە ئەگەر ئەو کوردانەی تورکیا و ڕۆژ ئاوە و ڕۆژ هەڵا شتێکمان بۆ بکەن دەنا بە تەمای کوردی باشوور مەبە چ زوانم چێفرۆشت نازانین چێفرۆشتێتی چۆن وا دەبێ هەموو ڕۆژێ جەیشی تورکای بە کەیفی خۆی تلتلاتێنێ بکات ناوخاشی هەرێم و لەو سەری بۆ سەری کەس نەڵێ ماڵت لەکوێیە میدی تورکی لە تورکیاوە دێ بۆ سلێمانی لە سلێمانی دەچێ بۆ لە بە ئاشکرا ڕۆژێ لە ڕۆژان کەس نییە ڕێگری لێ بکە ئەنی کەواتە ناتوان برام دەسەڵاتیان لێ فرۆشراون بەداخەوە ئێمە کە وڵاتێکین نازانم لە ڕووی لاوازی و لاوازی هێزەوەی یاخود لە ڕووی لاوازی سیاسیەوەی یاخود لە ژێردەسەییە ئەم شتانە زۆر قوبوڵەکرێەوە بەداخەوە لە ناو پایتەختی خۆتا ئەگەر ببینرێ و من نەمبینیەوە بەس ئەگەر بینرا بێت بەڕاستیەوە جێگەی داخەوە جێگەی ئەوەی نییە ینی بڵێ مەجای ئەوەی تیانە بڵێ من قوبوڵیەکەمەوە وەکو وڵاتێک بە هەموو شێوێ ڕەبزەکەم دەوڵەتی تورک و عێراق و دەوڵەتی ئێران ئەمە ئیتیفاقیەکەیە لە بینیانە بۆ درێژایی 30 کیلۆمەتر وڵاتەکانی دراوسێ یەکتری بتوانن بدوای دژەکانی خۆیان نابڕۆن دیارەوە ئیتیفاقی هەرجاریە تا ئیسا لە بینی ئەم دوو سێ وڵاتە بۆیە ئەوانیش ئەو هەلەیان قۆسۆتەوە ئەو ئیتیفاقیان کردووە ببیان و کە سنوورەکانی هەرێمی کوردستان هەموو جارێ بەڵێ خۆی لە 30 کیلۆمەتر نیە بەڵێ 200 کیلۆمەتر هاتۆتە ناوە 300 کیلۆمەتر هاتۆتە ناوە زۆر جار باس لە حکومداریەکە لە کەرکووک و لەو شوێنانە چەندێک دوورە لە سنووریشەوە ینی نەکسی کیلۆمەتر 300 کیلۆمەتر هاتۆتە ناوە یەکگومان مەترسیە و مەترسیە زۆر زۆرە ینی مەترسیەکان تۆ چۆن نانی بڵێ مەترسی نییە تۆ وڵاتەکەت پێشێلکاری بۆ بکرێ وڵاتەکەت هێزی تا بسوڕێنرێتەوە بارزوی خۆی هێز بەناو شارەکانی وڵاتێکی دراوسێت تا بسوڕێتەوە من ناوێنێ چیانی داگیرکردنیش بۆ شێوەیە نیە حتا ئەمریکا کە عراقی داگیر کردو بۆ شێوەیە ناسوڕێتەوە بیسەبە لەگەر ئێمە خۆشمان ئەگەر هەمومان بەرامبەر هەمومان خۆمان یەک هەڵوێز بین و خۆمان یەک دەست بین حتمما ئەگە کاریگەریەکی نەشتوانی ڕێگان لێ بگرین بیان بەڵام فەرقی ئەبێ بەڵام کێشەکەی خۆی هەر کورد لە ئەزەلەوە لەوەتی کە هاتووە گەورەترین کێشەیەوەیە کە یەکگرتوونی ئەگەر یەکگرتو بین حتمما لەوانەیە زۆر شت هەیە فەرقکە